بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکارانم بۆ هەموو لایەکتان بە ئاواتەخوازی. عزیزان هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی. هیوادارم کە تا ئاخری بەرنمەکە لەگەڵمان بن و ئەو بەرنمەیەش بتوانێت جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بۆ ئەم هەفتە لە بەرنمەی تەندروستی دوو بابەتمان هەڵبژاردووە بۆتان کە پێشکەشتانی بکەین. یەکەم بابەت لەسەر تاقیکردنەوەی یا تاقیگەی خوێنە، ئازمایشێکی نوێ خوێنە کە بە ئەنجامدانی ئەو ئازمایشە یاوە تاقیکردنەوە ئەتوانن پێشبینی ئەوە بکەن کە یان 18 جۆر سەرەتان پێش ئەوەی کە ئەو سەرەتانە پەرە بسێنێت گەشە بکات زۆرێک لە ئەندامەکانی جەستە باتەبەر شناسایی بکرێت. دیارە ئەو تاقیقاتە دەی ئەم مانگە هاتووەتە نەتیجەکەی دراوەتە دەرەوە، یان هەر ئەوەنە 11 ڕۆژی لێ ئەڕوات نەتیجە تاقیقاتەکە شتێکی تازەیە، بەڵام بە دوواداچوونەوەی گەرەکە ئەبێت تەکمیل کردێت ئەو گزارشە ئەو متاڵعە و نەتیجە نەهاییەکەی ئەوە کە ڕێگەیەکی درێژە لە داهاتووە ئێرا بدرگێت. بەڵام ئەگەر وەکو خولاسە گزارشێک لەو راپۆرتە کە داویانە دەرەوە کە بە شێوەی ئازمایشێکی نوێ خوێنە کە ئەتوانێت 18 جۆر شێرپەنجە دەستنیشان کات، ئەوە سەردێڕی ئەو بابەتەسە کە ئەو چەند کەسە داویانە دەرەوە دیارە تیمەکە تیمێکی تاقیقاتی بووە، هەم لەبان خوێنە و لە ئازمایشگای خوێنە. تیمەکە متشکل بووگە لەو کەسانەی کە هەم لەسەر سلولە تاقییان کردگەسە و هەم متخصصی سلولی بووگن و هەم پاتۆلۆژیشیان بەڕەسی کردووە. وەکو ئەوەی کە شارەکەم بە ناوەکان کە من چاوم لێ کرد و ناوەکانم دی هەستم کرد کەمانە ناوگەرێکی ئێرانین وایش بۆ سییانە سەرتی ئەوانەی کە سەرپەرشتیاری ئەو تیمە تاقیقاتینە دوو کەسن کە دوو کەسەکەش هەردووکیان ئێرانین. من بە ناوەکانیان هەستم کرد، یەکێکیان بەناو دکتۆر ئەفشین فامیلەکەم لەبیر نەماوە، ئەوی تریشیان میساقی ناوە دکتۆر میساق، بەڵام تیمەکە تیمێکی زۆرە کە ئەو تاقیقیانە کردووە. نەتیجەی کە لە تاقیقەکە خۆیان نیشان داویانە دەرەوە ئەوەیە کە وتیانە لە مەرحەلەی یەکی سەرەتانە ئەم ئازمایشە کە ئازمایشێکی کراوە لەسەر پلاسمای خوێن تاقی ئازمایشەکە کراوە، نیشانی داوە کە لە پیاوانە بە ڕێژەی 93% و لە ژنانیشە 84% توانیویە نەتیجەکە مثبت نیشان بدات. یانێ ئەو ئازمایشەی کە لەسەر پلاسمای خوێن کراوە ئەوەی نیشان داوە کە لە 93% پیاوان و 84% ژنان نەتیجەکە مثبت بووگە. ئەو ئازمایشیشە بۆ ئەوانەی کە خۆیان ئیشیان ئازمایشگا و کار ئازمایشگاکان منەتانم فقط ئەوە بڵێم سەرەکە ئانالیزێکیان کرد ئەو پرۆتینگەر خوێنیانە ئانالیز کردگە، بەڵام لەسەر ئەو پرۆتین کۆمونیگەرە ئەو پرۆتئینە دەسە جەمیگەرەکە بە پرۆتئۆم ئەناسرن تاقیقاتەکەیان زۆرتر لەسەر ئەوە بووگە. نمونە بەرداریشیان کردووە لە خوێن و تاقیقەکەیشیان لەسەر بیۆماکرۆگەر پرۆتئینی بووگە. چۆنیەتی ئەم ئازمایشیشە کە چۆن بووگە ئەوەیە کە پلاسمای خوێنیان لە 440 نەفەر کە توش بووی شێرپەنجە یا سەرەتانن لەسەر پلاسمای خوێنی ئەو 440 کەسە ئازمایشیان کردووە، نەتیجەکان مثبت بینیوە کە ئەو کەسە بە ئازمایشێکە لەسەر ئەو پرۆتۆینگەرە کردویانە زانیویانەکە فەرز ئەو کەسە تووشی شێرپەنجەیە. و هەروەها بۆ نمونەی بەراوردیش 44 کەس کە ئەمانە شێرپەنجیان نییە و کەسانی بووبن کە بە شێوەی هێدیەکردن و ئێهدا خوێنیان داوە لە بانک خوێنەکانە چوون لەسەر خوێنی ئەو 44 کەسیشە کە سەرەت شێرپەنجیان نەبووە
پلاسماکەیان جیا کردوێتەوە ئەو تاقیقاتیانە کردووە. مەراحل 1 و 2 و 3 نیشان ئەدات، بەڵام ئەم ئازمایشە ئەم کیتەی کە ئەم چەند کەسە ئێرائیان داگا، ئەم تیمە تاقیقاتی ئێرائیان داوە، ئەڵێن بۆ دەستنیشانکردن یا ئەوەی کە پێشوەخت بزانن کەسێک تووشی شێرپەنجەیە مەرحەلەی یەکە. من لێرە عەرز بینەرانی خۆشەویستکەم دیارە لە ئۆنکۆلۆژی و سەرەتانە ئەو مەراحلە دەسەبەنیەکەن، ئەوەی کە ئستەیجەکان یا مەرحەلەکەی 1 و 2 و 3، بەڵام دەرەجەبەنیش هەیە، دەرەجەبەنیەکەیش لە 0 تا 5، یانێ ئستەیج یا مەرحەلەکەی 1 و 2 و 3 دەرەجە ئەنازای گیرگێت دەرەجەبەنیە گرێتەکەی لە 0 تا 5 کە 5 حاڵەتە، بەڵام ئەوە لەسەر مەرحەلەکە وتیانە کە لە مەرحەلەکانی 1 و 2 و 3 ئەو ئەلامەتە کە نیشانەدادا و کەسە نیشانەیەکی لە شێرپەنجە لە لەشی هەیە نیشانێدا، بەڵام لە مەرحەلەی یەکە باشتر خۆی نیشانداوە. ئەوەی کە لە مەرحەلەی یەکە خۆی باشتر نیشانداوە یەکێک لەو نقطە ئومیدگەرەسە بۆ ئەوەی کە پێشوەخت چۆن غەرباڵگەریەکەن بتانن ئەو ئازمایشە لە داهاتووە ئەنجام بدرگێت. ئەگەر کەسێک سەرەتاکانی ڕیشەدا کوتانی شێرپەنجە بوو لە شیە بزانێت، بۆ نەخۆشی شێرپەنجە هەروە کە ئەزانین بەداخەوە و کەسانی کە تووشیە بن تا ماوەیەکی زۆر هەستی پێناکەن یا نازانن ئێستا بە هەر شێوەیەک لە باری اقتصادی لە باردارایی کە چۆن بەدواداچوونەوە ناکەن، غەرباڵگەری ناکەن، کاتێکە ئەزانن پێتر ئەو شێرپەنجە ئەو تومۆڕە ئەو لووە ئەو لکە زۆر پەرەی سندووە چووە زۆربەی ئەندامەکانی جەستەی گردووە، ئەو کاتیشە چارەسەر و دەرمانکردنی مشکڵە بێتەوە. ئەڵێن کە یەکێک لە مشەخەسات و تایبەتمەندیەکان و ئازمایشە ئەوەیە کە مەرحەلەی یەکیش نیشانەدات کە ئەوە خۆی ئەتوانێت ئەگەر کەسێک بۆ وێنە سەرەتاکانی ڕیشەدا کوتانی شێرپەنجە بوو بەم ئازمایشە ئەتوانن بیدۆزنەوە و پێش ئەوەی کە ئەو شێرپەنجە یا سەرەتانە پەرە بسێنێت لە ناو تووە و ئەندامەکانی لەشە بڵاو بێتەوە بتانن چارەسەر و دەرمانی بۆ بکەن. دیارە تاقیقاتەکەی ئەمان ئەڵێن کە ئەبێت لەسەر هورمۆنە جنسیەکانیش ئێمە تاقیقات خۆمان درێژە پێ بدەین. دلیلەکەیشیان ئەوەیە کە بۆچی لەسەر هورمۆنە جنسیەکان وتیانە ڕێژەی ئەو کەسانی کە شێرپەنجەیان هەیە لە ناو پیاوانە بە چاو ژنانە زۆرترە. ئەو شێرپەنجەگەریشە لە ناو پیاوانە کە ئەتوانن بێژن شێرپەنجەی جگەرە مەعیدەیە ئەو لولەسەکە خواردنە گەێنێ بە مەعدە کە مری پێ ئەڵێن مەسانەس گورچیلەس ئەمانە هەمووی کە ئەتوانێت بێتە هۆی مەرگ و لە ناوچوونیش لە ناو پیاوانە زۆرترە کە ئەمان وتیانە کە ئەوەیش هات لە بەرنامەمانە کە لەسەر هورمۆنە جنسیەکان لە ناو تاقیقەکەیانە یا لەو ئازمایشگایانە تاقیقاتی خۆیان درێژە پێ بدەن. دیارە ئەم تیمە تاقیقاتیە خۆیان دفاعی لەکەن لەو تاقیقاتێکە کردویانە ئەوەی کە ئەڵێن کە چۆن کە ڕۆژگەرێکی تری تەشخیص یا غەرباڵگەری کەسێکە غودەیەکی بێت ئەشێ بە ئەشعا ئازمایشگەرێکی تەهاجمی وەک ئەوەی کە ئەگەر بۆ وێنە لە مەعیدەیە بێت ئەبێ بە ئاندوسکۆپی وەک ئاندوسکۆپی بڕنە ناو، ئەگەر لە ڕیخۆڵەکانیە بێت ئەبێ کولونۆسکۆپی بۆ بکەن کە بڕن نمونە هەڵگرن یا مشاهدەکەن. بەڵام ئەڵێن کە بەپای ئەو ڕۆژگەرەکە هەم گرانە هەم تەهاجمی و وەخت و هەزینەیەکی زۆرتری گەرەکە ئەمە ئەتوانێت بە سەرفەتر بێت. ئەوە دیارەکە ئەو تیمە تاقیقاتی ئەو تیمە متاڵعاتی خۆیان وەکو دفاعیان کردووە لە ئەو تێزیانە. بەڵام لە کەسانێکی تریشی لەسەر ئەوە خوێندنەوەیان کردووە هەرچەند خۆیان بەشدار نەبوون لە ئەو متاڵعە نەزەری خۆیان داوە. بۆ وێنە یەکێک لەو کەسانی کە نەزەری خۆی داوە پرۆفسۆرێکە کە بەناو میری
ئێدگرتۆن کە خۆشی لە بەشی سەرەتانە هەم معالجاکات لە ئێیاڵەتی کالیفۆرنیا هەم ئەوەی کە لە زانکۆی شەکورسی هەیە و دەرسەدات وتویە بۆ جوانان ئاوا ئەمە شتێکی باشە لەوان شتێکی نادر و غێرە منتەزەر نییە بەڵام کەمە ئەمە بۆ کەسانێک کە گەنجن تەمەنیان ها لە خوارەوە بە شتێکی باشی وەسف کردووە دوای ئەوەیشە وتویە کە شاید تستەکان تر گرانتر بن بە چاو ئەمە وەکو ئەشعا وەکو ئەو ڕۆژگەرە کەوتمان بە ڕۆژگەر تەهاجمیە ناسرێ وەکو کولونوسکۆپی بەڵام بۆ ئەم ڕەوشیشە بۆ ئەوەی کە متمەین بین بۆ ئەوەی کە سەهلنگاریک نەکردێت ئەبێت جەمعیەتێکی زۆرتر تحتی بەڕەسی و متاڵعە قرار بگرێت هەروواکە وتم 440 نمونە خۆیان بەڕەسی کردگە و 44 کەس سال ئەو 440 کەسە نەخۆشی سەرەتانیان بووە 44 کەسیش سابت بووگە ئەمە پرۆفسۆر مێری ئێدگرتۆنە وا ئەڵێت کە ئەڵێت ئەمە جەمعیەتێکی کەمە ئەبێ لەبان جەمعیەتێکی زۆر گەورەترەوە ئەم بەڕەسیگەرە ئەم نەتایجە بەڕەسی بکرێت ئەم تاقیقاتە ئەنجام بدرگێت چونکە لە ئەمریکا وایە احتمالاً لە وڵاتگەرێکی کە سەحی هەم پزیشکیەکەی هەم بێداشتەکەی وەکو ئەمریکانەوێ ئەو ڕێژە ها لە سەرەوە ئەڵێن 60% ئەو کەسانەی کە بەهۆی سەرەتانەوە ئەمرن هیچ غەرباڵگەریکیان بۆیان ئەنجام نەدراوە هەروەکە لە سەرەتای بەرنامەکەیشە وتمان کەسانێک هەن کە بە هەر هۆیەک ناتوانن بەشدار بن لەو غەرباڵگەریە کاتێک کە ئەزانن پیان کە شێر پەنجیان هەست کە کار لە کار ترازراوە یا ئەندامگەرێکی زۆر تووشی ئەو شێرپەنجە کراوە ئەڵێت کە بۆ ئەوەی کە متمەئن بین ئەو ڕێژە بێتە خوارەوە ئەمە ئەتوانێت نقطە ئومیدێ بێت بۆ داهاتوو بەڵام ئەو وتویە کە ئەبێت هەل لە ڕەوشگەرتریش ناوێ بخرێت گوێچکە بڵێن کەەوە ئازمایشێکی خۆین ئەتوانێت ئەوە نیشان بدات لە ڕەوشگەر ئەکس بەرداری نمونە بەرداری یا ئەو ڕەوشە تەهاجمی گەرەکە وتم وەکو کولۆنوسکۆپی یا ئاندۆسکۆپی گەرێک ئەڕۆن ئەوانە ئەبێ حتمما کەڵک وەربگرێت بەڵام تیمە تاقیقاتیەکە خۆشیان ئەوانە وتووە کە بە دوواداچوونەوەی گەرەکە داوایان کردگە کە تیمگەرتر ئازمایشگاهیش ئەوانیش درێژە بن ئەتانن نەتیجەکە متاڵعی ئەمان ببینن بە دوواداچوونەوەی بۆکەن بەڵام خۆشیان وتویانەکە هەم ئەوەی کە ئەم پرۆژە ئەبێت تایید بکرێت هەم ئەوەی کە کیتگەرێکی گەورە لەکوێ دروست بکرێت چۆن دروست بکرێت ئەوانە یا معاینەگەر فیزیکی غەرباڵگەری ئەوانە ئەبێت پرۆژەی پشگیریان لێکات کە بتوانن ئەو تاقیقاتە بە سەرنجام بگێنن ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتی ئەوڵی بەرنمەکەمان بوو کە لەسەر ئازمایشێکی نوێ بوو کە ئەتوانێت 18 جۆر سەرەتان پێشوەخت نیشان بدات بەتایبەت ئەگەر ئەو سەرەتانە نیشانەکانی زۆر بوچک بێت یانن لە مەرحەلەگەری یەکە بێت یعنی زۆر زعیفە لەو مەرحەلەگەریش ئەتوانی نیشانی بدات کە ئەم تاقیقاتەوە کە عەرز خزمەتتانمان کرد 11 ڕۆژ لەوە پێش نەتیجەکەی درا دەرەوە بابەتێکی تر کە بۆ بەرنامەی ئەم هەفتە حازرمان کردووە کە پێشکەشی ئێوە بە ڕێزانیکەین لەسەر ئارترۆزە ئارترۆز نەخۆشیکە کە هەم ئازاری هەیە هەم ئەوەی کە جۆنگەکان ئەو دامەنەی حرەکەتیانە ئەو مەیانەی کە ئەتوانن بگەڕن تووشی حرەکەت تووشی مشکلا بێت و ئەو حرەکەتە کامل نییە ناقسە ئەوە ئارترۆزە کە ئەو بە هۆی ئەوەی کە ئەو غزروفگەرە لە ناوە چەند یا ئێسکە ئەساوگێت ئەوە ئەتوانێت ئارترۆز بێت کە هۆکارگەرێکی جیاجیای هەیە بەڵام دەرمانکردنەکەی دەرمانێکی چارەسەری ئێشەکە کات ئێشە ئازارەکە کەمەکاتەوە یەکێک لەو ناخۆشیانەسە کە هێشتا بەدواداچوونەوەی بۆە کردێت بەڵام دەرمانێکی 100% و قەتعی بۆ نەدۆزراوەتەوە
تاقیقێکی تازە ئەوە ئەڵێت کە دەرمانێک کە بۆ سەرع بەکارە بەرگێت کە کاربامازپینە، ئەو دەرمانە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ نەخۆشی ئارترۆز. کاربامازپین یەکێک لە دەرمانەکان. ئەگەر هاوڕێ هاوکارم لیستێک هەیە کە ناو دەرمانەکانی نووسیگە، ئەگەر ئەو لیستە بێرێت لێرە نیشانی بدەین، مێژوویکی هەیە. هەروەکە لێرە بینەرانی خۆشەویستمانەیە بینن لە ساڵەکانی 1900 لە دەیە 20 بۆ نەخۆشی سەرع دەرمان دروست کراوە. ئەو دەرمانانە دەرمانگەرێکی تازە لە ساڵەکانی دواتر و هاتووەتە ئارا. یەکێک لەو دەرمانانەی کە لە ناو ئەم لیستە ئەیبینین لە دەیەکانی بین 1950-1960 یعنی لە دەیەکانی پێنجم و شەشمی سەدەی ڕابردووە هاتە ئاراوە کاربامازپینە کە ئەتوانین بڵێن کە بڵێن دەرمانی پایە یا دەرمانی ئەسڵی نەخۆشی سەرع یا هەرە و ئەپیلیپسیەسە، کە تاقیقاتێک کە کراوە ئەڵێت کە کاربامازپین ئەتوانێت دەور و نەخشی بێت لەسەر چارەسەرکردنی نەخۆشی ئارترۆز. من پێشەوە کە بڕمە سەر چۆنیەتی ها لەسەر کاربامازپین تەوزیحێتر بم. کاربامازپین هەروە کەوتم لە دەیەکانی 50-60 ئێتر هاتن دروست کراوەکو ئەوڵ جار هاتن ناو بازار هەواکە لەم لیستیشە هەیە کە دوای ئەویش دەرمانگەرێکی تر کە هەروە ئەبینین تا 2005 دروست بووگە دەرمانگەرێکی تازەتر. بەڵام کاربامازپین هێشتا کارایی خۆی هەیە بۆ بینەران کەم کە کاربامازپین فقط مختصی نەخۆشی سەرع نییە، لە نەخۆشی ئەوانەی کە دیابەتیانە ئازارێک هەیە کە بۆ ئەوەیشە بەکارە بگرێت، یا ئازارێتر هەیە کە عەسەبێکە، ئەگەر ئیشتوانەکەم عەسەبی شەشە، عەسەبێکە کە عەسەب دوستێ شاخێکی پێژن لەبەن دەموچاو هەیە کە لێرە تێتە خوارەوە، ئەویش ئەگەر توش مشکل بێت ئێشێکی زۆر ناخۆش و سەختی هەیە، کاربامازپین بۆ ئەو ئازاری ئەو عەسەب سێ شاخەیشە کە ها لەسەر سەر و چاوە لەوەیشە تەئسیرە بینێت. بەڵام ئارترۆزەکە کە خۆی ئەگەر ئشارێک بە ئارترۆز خۆی نەخۆشیکە کە ئازار ئێش ئەوە خۆی مشەخەسەی ئەوەڵ یا درێژخایەنە، ئەوە حاڵەتێک نییە کە کتوپڕ بێت و بڕوات، بەڵکو درێژخایەنە یا مزمنە ئەو نەخۆشیە. جوڵەکردن مشکڵە بێتەوە، بەتایبەت ئەو جۆنگەی کە تووشی ئارترۆز بووە. هەوڵدان بۆ چارەسەرێکی 100% هەر بەردەوامە، باوجود ئەوەی کە ئەو هەموو تەوسعە لە دانیشی پزیشکی لە دەرمان لەو تەجیزاتەی کە کراوە هێشتا بۆ چارەسەری قەتعیکی بۆ نەدۆزراوەتەوە. بەڵام ئەوەیشە نەبووە کە چاوپۆشی بگرێت بڵێم کە ئازاری هەیە، ئەوە ئازاری پێ بە مشکلەی هەیە لە جوڵەکردن، حرەکەتکردن، بیجۆڵنەرەوە وەرزشی پێ بە، مەڵهەمی لێ بە، فیزیۆتراپی بە، بۆ نەبێسراوەندەوە هەر تاقیقە کرد. ئەمەش ئاخری تاقیقەکانەکە ئەڵێت کە ئەم دەرمانەی کە بۆ سەرع بەکارە بگرێت لەسەر نەخۆشی ئارترۆزیش ئەتوانێت تەئسیری بێت. چۆنیەتیەکەی چۆن ئەم کاراکات؟ ئەو کاربامازپینە خۆی مەسدود کنندەی کاناڵ سدیۆمە. کاناڵ سدیۆم کاناڵێکە کە هەم لە ئەو خانە عەسەبیگەرە هەیە، هەم لە غوزروفەکانە هەیە، غوزروفەوانێکە لە بین دوودانە ئێسکە هەیە. ئەو کاناڵ سدیۆمە هەیە. تاقیقاتەکەیش لەسەر حیوانەگەرێکی لەسەر مشکی ئازمایشگاهی کراوە. ئەو تاقیقاتە ئەو کاناڵگەرە کە لە ئەم جانەوەرە ئازمایشگاهی ئەو کاناڵ سدیۆمیانە بەستووە، متوەجی بووبن هەم ئازارێکی جۆنگە و هەم
ئێشەکە هەردووکی بەرەو چاک بوونەوە چوون. ئەوە سەرچاوی بووگە چۆن کارباماسبین خۆی بە مەسدود کنندەی کانال سدیۆمە ناسکێت. ئەگەر کاناڵی سدیۆم بە هەر مەسدود کردیسە یەکێک لە ڕێیەکانی ئەو دەرمانەسە، ئەوە ئەتوانێت هەم تەخریبی ئەو جۆنگە بخاتە دواوە و یا کەمی بکاتەوە، هەم ئازارەکەیش بێرێتە خوارەوە. کاناڵی سدیۆم ئەوە بۆ بینەران بێژم کە خۆی وەکو ئەوە نییە کە تونەڵێ بێ مەجموعەیکە لە پرۆتئینەکان کە لە زۆربەی لە خانەکان یا سلولەکانی لەشیشە ئەدۆزرێتەوە و ئەگەر لەم تاقیقاتە ئەوە متۆجی بووبن ئەو مشکەرەی کە ئەو کاناڵ سدیۆمیانە قەت کردووە، هەم حرەکەتکردنیان هەم ئازار چون ئێژیان پێگەینن ئەوینن ئەو ئاستانەی ئێشە تێتە خوارەوە. ئەو تاقیقاتە کراوە، ئەو سەرچاوەیەک بووگە یا دەستپێکێک بووگە بۆ ئەوەی کە ئەم دەرمانەی کە بۆ سرە بەکارە برگێت دەور و نەخشی هەیە لە دەرمانی ئارترۆزیشە کە نەخۆشیکی بەربڵاوە لە تەواو دنیا، یعنی شوێن نییە کە بڵێت کەم ئەو نەخۆشی ئارترۆز نییە لێن. ئەوان تاقیقاتەکەیشیان لە شێوەیەکی تیشتریش ئەنجام داوە، یانێ بە کولی ئەو کاناڵ سدیۆمیانە لا بردووە، یانێ لە ئەو مشکەرەی کە هاوردیانە لەسەری تاقیقیانگەڕە کاناڵ سدیۆمەکانیان لا بردووە، بینیانەکە هەم ئازارەکەیشیان کەمەوە بووەتەوە. دیارە ئەمە مەحدودیەتگەرێکی یانێ شەکە 100% نییە، جیادەوەی کە کاربامازپین خۆی داروی کە ئەتوانێت عوارزی بێت، بە تایبەت عوارزگەرێکی لەسەر پێست یا لەسەر دەستگای گەوارش ئەتانێ و عوارزیە بێت. جیا لەو عوارزە ئەمە مەحدودیەتگەرێکی هەیە، ئەڵێن کە ئەم ئازمایشە لەسەر حیواناتێکی ئازمایشگایی کراوە، لەسەر ئینسان تاقی نەکراوەتەوە، بۆیە احتیاج هەیە کە ئەو تاقیقاتە زۆرتر بێت، زیاتر بێت بۆ ئەوەی کە نەتیجەکە 100% بێت. بەڵام ئەو کەسانیشە کە خۆیان تاقیقاتیانە کردووە و تویانە بۆ ئارترۆز هێشتا ڕێگایەکی درێژ لە بەردەمانەیە کە ئەمە وەکو پێشنیارێکە، بەڵام کە ئەگەر کاناڵی سدیۆم مەسدود کردێتەوە ئەو کەسان ئازار کەمە بێتەوە یا ئەو تەخریب جونگەگەرە کەمترەوە ئەبێتەوە. ئەمەیشە کە تاقیقی دووەم بوو. ئەگەریش بۆ بینەرانی خۆشەویستمان ئەگەر لە چەندێقەی کە ماوە بۆ بەرنامەکەمان من خولاسەوار ئەوە بڵێم کە چۆنیەتی مدیریەتکردنی ئارترۆز، چونکە ئارترۆزیش لە ناوچەکانی کە ئەو ناوچانەی کە خۆشمان هەین نەخۆشیێکی بەربڵاوە، زۆربەی کەسان تووشیە بن بەتایبەت بەهۆی کار نەبوونی یا نەزانینی ئستانداردی شێوە کارکردن، ئیسە لە گزکدانێکی لە کارێکی سادەی ناوما وەکو گزکدانێک سەر فەرشەکە بیگرێت تا ڕێگە چوونێکی عادی کە ئەتوانێت بێتە هۆکار لە داهاتووە بۆ ئارترۆز. لای خۆمانەوە ئەم نەخۆشیەکی بەربڵاوە، ئەوەی کە ئەبێت لە نەزەری بگری هەم ئازاریان هەیە، ئێشەکەی هەیە، هەم ئەوەی کە هەڵاوسان یا وەرەمەکات ئەو جۆمگە ئەو مەفسەڵە. جیا لەوانیشە حاڵەتگەرێک کە دفۆرمیتی یانی شقڵەکەی ئەگۆڕگێ وەکو ئەوەی کە شکاوە جۆشی خواردووەتەوە، ئەو حاڵەتگەریە هەیە. تقریبا 100% کە شارەمان کرد دەرمانێکی 100% نییە ئەوانێک ئەو دەرمانگەرەی کە هەن بۆ ئەوەی ئازار شکێنن، ئازارەکە کەمەوە کاتەوە، ئارام بکاتەوە، یا ئەوەی کە ڕۆژەکە ڕۆژگەرێکی تەهاجمیش هاتووە لەم دوایەوە ڕۆژکە تەهاجمیە وەکو ئەوەیەکە بۆ وێنە ئەژنۆ ئێتر تاو حەدە تەخریبی ئەو جۆمگە شوێتە بەرەو غزروف و شتەکان نەماوێت کە جۆمگە ئەژنۆ یەکسەرە بگۆڕن، یانە ئەژنۆی مەسنوعی بۆ دابنن، یا ئەو سەر ئێسکی ڕانە کە تێتە ناو ئێسکی لەگەن یا ئەو حەوچە
کە بە تعویزی استخوان لەگەنیش لای خۆمانەوە لە ئێرانە ئەناسرێت ئەوە ڕۆژکەرێکی تەهاجمی تاو حاڵەتە یانێ هەم ئازارەکانی ئازارشکێن کە بە موسەکن نەدرگێت یا ئەوەی کە شێوەکە تەهاجمی بێت تاو حدە دەرمان چووەتە بەرەوە بەڵام دەرمانەکە 100% نییە بەڵام کارگەرێکی تایبەت هەیە کە لە درێژەی ژیانە ئەتوانێت ئەوەی کە کەسێت ئەگەری تووشبوون بەم نەخۆشی ئارترۆزە بێرێتە خوارەوە وەکو ئەوەی کە ڕاگررتنی کێشی بەدەن ئەگەر ئەو حەفزی یا تەعادڵ وەزن بەدەنە نێڵێ زیاد لە حەد لەو حەدی نورماڵە بڕواتە سەرەوە قەڵەوی ئەوە خۆی ئەتوانێت زۆر بێنێ وەرزشکردن جوڵەکردن حرەکەتکردن ئەوانە خۆی دەورە بینێت بۆ بێنە ئەوانەی کە وەرزشکارن زۆر بە کەمی تووشی ئەم ئارترۆزا بن دەرمانەکانیشی دەرمان گەرم و سرد هەیە بۆ وێنە ئەڵێن گەرما یا سەرما ئەتوانی یارمەتی بێ ئەو گەرمە و یا سەرما زۆرتر بۆ ئازارە کە ئازارەکە لابات دیارە گەرما و سەرماکە هەر کیسە یەخ یا کیسە ئاوداخ نییە مەڵهەمگەر یا پۆمادەکانی شاتوێتە بازار کە بە مەڵهەمگەر گەرم و سەردیش ئەناسرێن دەرمانەکانە داروەکانەکە لە ئستامین و فونە یا برۆفنە ئەتوانێت بێت فیزیۆتراپی یا ئەو علاج تەبیعیشە دەور و نەخشی هەیە بەڵام علاج تەبیعی یا فیزیۆتراپی وەکو ئەوەی کە چارەسەرێکی 100% بێت نیەتی شایەتیش لە دەرمانەکە تەسیری کەمتر بێت وەکو ئستامین فون یا برۆفن بۆ ئەوەی کە ئەو ئازارە تێک بشکنن بەڵام هەروواکە ئشارەمان کرد هەر ماوەی شتێکی تازەتر لەسەر ئەم نەخۆشیەتێتە ئاراوە لە مەجلات علمیە لە مەحفلگەر علمیە تێت کە ئەوەیە کە ئارترۆز هەروە پشتە گوێ نەخراوە هەروەها کە لەم راپۆرتە پێشکەشی ئێوە خۆشەویستمان کرد ئەوەیە کە حتا لەسەر قورسێکە بۆ دەرمانی سەر دروست کراوە نزیکەی 70 ساڵە ها ناو بازاڕە ئیسا ئەیانەوێ هەر بە شێوە کە چارەسەرێکی بۆ دەرمانی ئارترۆز بدۆزنەوە و علم دانانیشێت و حتممە هەر درێژە ئەدات تا شێوەگەرێکی تریش بۆ تووشنەبوون ئینسانەکان بە ئارترۆز بدۆزێتەوە بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان هیوادارم جێگەی ڕەزامەندیتان بوێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی هاتووی تەندروستی ژیانێکی پڕ لە شادی و کامرانی و تەندروستی بۆ هەموو لایەکتان لەلایەن خۆم و باقی هاوکارانم بۆتان بە ئاواتە خوازێت